کاک شەرەم چارەسەرکردنی دڵپیسی زۆر ئاسانە. بەڕاست؟ دکتۆر ئەگەر چارەسەرەکەیە دە پێم برێ با منش لە کۆرە و دڵپیسەی ببمەوە. هەیە بەڵام ئەم هەندێک پرسیار لێ دەکەم دەبی بەڕازگۆیی جوابم دێوە هەتا چارەسەرکردنەکەی زووتەوەکە. بەسەر چاو بەسەر چاو. بەس بۆش. یەکەمین پرسیار جەنابەت متمانەت بە خێزانت هەیە؟ ناوەڵا دکتۆر لەبەرەوەی زۆرم خۆش دەوێت. لەبەر چێ؟ هیچ غەڵەت لێ بینیە؟ دکتۆر هەرەوە مابوو چما شتێک غەڵەتی لێ بینم سەری نابڕم. تۆ پرسیارە بۆ قوربان ئارام بۆ تو ئارام بۆ نوعی ناکرێ باشە؟ باش. ئەوە تەنها پرسیارە. کاک شەرەم با چیرۆک تۆ بجێڕمەوە باشە لە هەمان حاڵەتی کە تۆ ئێستا تێدای. بەڵێ. برادەرێکم هەبوو دڵی زۆر پیس بوو لە خێزانەکەی. بەڵێ. حەبەجدی خەڵکەکەی بێزار کرد و خەڵکەکەش لێی بێزار بوو. یعنی نەمانزانین چی دەکە بکەین باشە؟ بە دوایدا چوون بینیمان کە ئەو کوڕە عێلاقەش ناشەرعی هەیە لێ بەچاوی خۆی تەماشای خێزانی خۆی دەکرد. دکتۆر ئەگەر مەقسەدەدەم نا ئەمن هیچ شتێکی وام نییە. شەرنی ئێستا بی لەوانەیە قەدیم بیتن باشە بەس ئەو حاڵتانەیە کە ئەو دڵپیسێ دروست دەکەن. آخر دکتۆرە من لە ژیانم حەزم نەبووە مەسەڵەن لەگەڵ ئافرەتێک عیلاقەدا بنێم هەر خێزانەکەی خۆمە بێت گەلەویژی چاوم کەسی کە نابینی. باشە هیچ بابەتەشکە نییە مەتەن لێ قەلەق بی. دکتۆر دەزانی کۆ دڵپیسەکەی من یعنی کاتێک کە خێزانەکەم دەبینم کەسێک تەمەشای دەکا یان شتێک لە ناخەوە لە دڵمەوە شتێک ئازارم دەدا دەڵێم لۆ تەمەشای دەکا لۆ لەبەرچی هەم قەلبم تێک دەچی دڵ ناخم هاوار دەکات دکتۆر بێجگە لە ئەوەش بە تایبەت کوڕەپلکێکی هەیە وەختی خۆی کوڕەپلکەکەی خۆشی دەویست بەزەوە نابڵێ خێزانەکەم خۆشی بوێ نانا خێزانەکەم خۆشی ویست بامە قەت نەمدەهینە بەس کوڕەپلکەکەی خۆشی دەوێ کاتەگە و کوڕەپلکەی دەبینم ڕێک چاوم تاریک دەبی دکتۆر ئاگام لە هیچ نامینێ بەس مایە بەر ببمەوە حەزم لێ بیکوژم بەدەست خۆم نییە. ئەوە نییە تو تۆزێک ئارام بۆ جانت باشە هەم پێ دەرم خێزان تاوانی چی لەو بابەتەی ئەمە یەک دوو هیچ ئیشتت شاراوەت لێ بینی نا؟ یعنی دکتۆر کاتێک کە ئەو کوڕەپلکەی دەبینم ڕاست بەرچاوم تاریک دەبی حەزم لێ بیخنچێنم. ئارام بووە ئارام بۆ قوربان ئێستا خێزانەکەت تاوانی چێ لەو بابەتەی. کاک شەرەم ماشەڵات لێبی گەنجش جوان بەڕەوەشت یعنی تاکیدم لەوەی باوەڕم بەوەیە کە خێزان لە تو کەس نابی لە تو زیاتر باشە تکایە خۆت بەکەم مەزانە تۆزێک متمانەت بخۆبی تۆزێک سقەت بخۆبیتن باشە ئەوە هەمووی وەهمەکە لە خۆت دروست کردیا دەبی لێ بێ درێ وە باشە ڕاستە. ئەوە چی دەکەی بە قوربان؟ دکتۆر جان بزانم خێزانەکەم خەریکی چێلێ تاکید ببمەوە. وازی لێ بینە کاک شەرەم زەحمەت نەبی زەحمەت نەبی واز لێ بینە بەس دەی تاکید دەبمەوە دلم نەکنیتی دکتۆر کەسکی نییەوە ئەم خۆم دەناسم. جواب ناداتەوە. ئاساییە هەمووان جابەجا جوابی کەستا دەینەوە مەشغوڵین تەلەفۆنمان لەلای نییە تەلەفۆن لەسەر شەح نییە لە بێوانداریە برادر شتێک نایەن ئەسبابی خۆیە. نا دکتۆر ئەم تاکیدم ئێستا قسە لەگەری چکە دەکا نا بۆ خێزانەکەت چه مۆبایلی هەیە؟ قوربان هەرێک مۆبایلی هەیە. خۆ مۆبایلەکەی مەشغوڵ نەبوو تەماشای بکە چ وەهمەکە تێدای؟ دکتۆر ئێستا منەوە دڵمدا ناکەوی. کاک شەرەم هەر کاتێک تووڕە بووی بۆ نەوەی باشە چای خۆت قەپات دەکەی هەتا چەند دەژووی ده باشە ئەوە یەک دوو متمانەت بەخۆ بێ دکتۆر جان تەواو ئەم دەڕۆم بەس مەجالم لێ با تەواوی بکەم. دکتۆر جان دەڕۆم هەندێکیشتم هەیە ئێستا دڵمەوەدا ناکەی دەی بچمەوە بزانم شەرەم دکتۆر زۆر مەیە تەواو تێگەیشتم متمانەم بە خۆم دەبی ئەگەر تو ڕەش بووم چاومدا دەخەمەوە تا دەی دەژمێرم زۆر سپاس دەکەم. هەمەیە هەندێک تعلیمات مەیە دەستەکانت خۆش بێ ئەم پێویستە بڕۆم خوا کاک شەرەم